سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. ئەم ئێوارەیە لە ماڵێکین، ماڵی کاگمالیکی مستەفا. کاگمالیکی مستەفا کەسێکە لەو کەسانی کەخوا هەرچەنە زمان و باوڵین گوێگرتنی لێسەندۆتەوە یاخود ئەم کە سەروە لەدایک بووە بەڵام بەهرەیەکی تایە. زۆرین لەوانەی کە ئێمە ئەتوانین قسە بکەین و گوێ بگرین بەڵام ناتوانین بخوێنینەوە، ناتوانین بیر بکەینەوە، بەڵام کەسێک کەخوا هەرچەنە ئەم دوو سیفاتی لێ سندوتەوە کە گوێگرتن و قسەکردنە بەڵام پڕە لە بەهرە پڕە لە خۆشەویستی لەگەڵمان نابن. بزانین کاگمالیک چیمان بۆ باسەکات بە ئاماژەکانی دەستی لەگەڵ بەهنامی هاوکارم ئەم بەرنامەیە پێشکەش بێواخین. هزار و 1939 لەدایک بووە. مالیکی کاک مستەفا تووشی شەلەل بووە. بە کاکم بڵێ دایکم کاتێک کە شووی کردو واوکەم 14 ساڵ بووە. یەکەم مناڵی مالیک بوو، مالیشیش کەر لاڵ شەلەل. من کە چاوم کردوتوانێ مالیکی تر گەورە بووە. مالیک لەبەرەوەی ئێمە عایلەکەمان شوێعی بوون. کاکم کە ناوی محەممەد مستەفای مەحامیە، کاغەفور غەفوری مرزاکەریم، قاری مرزاکەریم، جەلالی مرزاکەریم، عەزیزی مرزاکەریم، عادل ساڵح، ئەمانە گەورەی عایلەکە بوون، ئەمانە شوێعی بوون. وڵا ئەوەی ڕاستی بێ من ڕاستەکەم ئەندامە، بەڵام تەفاهمیش هەیە لە بینی من و مالیکە، یعنی وەکو ڕەفیقێکیش هەڵس و کۆ دەکەین. گوێم لێ ئەگرێ هەچ شتێکی پێ ئەڵم گوێم لێ ئەگرێ کە پێ ئەڵم مەڵم ئیتر تۆ نابێ ئەوە بکەیت، نابێەوە بنامهۆی، نابێ ئەوە هینکەی بە قسە مەکات. هەموو شتەکان چونکو لێم تێگا لە مناڵیشەوە زیاتر من و ئەو برایم زیاتر هەڵس و کەوتمان کردو لەگەڵیا، لەبەرەوە لێم تێگا ئیزعاجیشی نەکردم بۆ دەرەجەی کە بڵێم ناتوانم خزمەتی بکەم. لە سلێمانی وەنا لە سلێمانی لەدایک بووە. ئەمانە لەبەری لە ئێمە گەورەتر بوون، وانە شوێعی بوونوانە تەبیان شوێعێ دووتیانە خەڵکی کرێکار و نوقسان و فەقیر و ئەوە ینی خەڵکی شەوساوە هین بوونوانە. مالیک لەگەڵ ئەوە پەروەردە بوو، کە پەروەردە بوو دیارەتر معجیب بوو بۆ مەوشتانە. مالیک توانی فێری خوێنەواری بێت. چێ فێری کرد ڕاستە. ئەو کەسانەی کە هاتنە ماڵی ئێمە و کاتانە پیانەوتون مختەفی کە خۆیان حەشارەیە هاتنە ماڵەکانی ئێمە، لە ماڵەکانە کابرا کە بڵین مختەفیە لەوێ ئیش یەکاریشی ئەو توی نابوو، لەگەڵ مالیکە هابوو، مالیکی نێکرد. بەڵام جەلالی ئامۆزامان جەلالی مرزاکەریم ئەو زیاتر بە سەلیقەتر بوو، لەگەڵ یا خەریک بوو. مالیک توانی بخوێنێتوانێ بنووسێ حساب و تەرح و جەمع و ئانەش هەمووی بکات. من زۆر ینی بەقوت بووم لە ئیشەکەمە، زۆر بڕوان بە خۆم هەبوو. لە ناحیە سیاسیەکە شوانێ ئەم پیاوە وای لێ هات حکوومەتی بەعز گرتی، تووشی ئەشکەنجەدان بۆ تەوانێ اینجا دوای ئەتوانی خۆی لی پرسی کە چۆنیان گرتووە چۆنیان هێن کردووە.
پاشان منعی پەساپۆرتی لەسەر بوو. وتیان اعتراف کە ئەتکوژین سجن تەکەین ئەبەدەن هیچ ناڵم وتیان بە هیچ جۆرێت نابێت تۆ سەفەرکەی پاسپۆرتەکان ئلغا کردەوە لەبەرەوەی حکومەتی بەعەز ترسا لە تۆ حکومەتی بەعەز ترسا لە مالیکیە کە نابیستە وتم پەساپۆرتەکان نایەتی وتی وتم ئەوە حیزبی بەعەز اینجا ئەمە شارەتی حیزبی بەعەسە وتم حیزبی بەعەز لەو وەزیر وشتانەی ئێوە ناترسێتوانە بەڵام لە تۆ ترسێت تۆ پیاوێکی بەقۆتی دەستی کرد بە پێکانی وتی ڕازەکەی کەواتە من زۆر مهم ینی شتێکی خۆش بوو بەلامەوە ینی شعورەکانی ئاواهەیە وە کوڕەکانیشم عینەشت لەگەڵیان تەفاومیان هەیە لە زمانەکەی زۆر ستانداردە بۆ معلومات ینی کۆمەڵێ باسی سیاسەتی لاکەم باسی حیزبی ئەکسەر تێگەێت بڵێن شۆعی لە پێشووترا بەڵام دوای کە هاتنە سەر حکم و سەدام وای لێکردنکە ڕۆخ نامێن زۆرم خۆشەوە لەبەرەوەی کەماندامە بەس دەبری کەکەن دامە خۆشتەیە زۆریش زۆرم خۆشەوی خزمەتی یەکەم زۆریش دڵی ڕاگیرەکەم هە شتێکیشی پێویست بێ هەموو شتێکی بۆکەم خۆم ئەوەی توانی بێتم ئەوەی لە دەسەڵاتی منە هەبێت یارمەتیم ماوە خزمەتیم کردو ینی تەنانەت زۆر جار منی ناردوو بۆ شوێنێک هەوڵم ما ینی بە باشترین شێوە ئیشەکەی بۆ بەڕێکم بەس هەرچیەکی ویست بێت لە دنیایەکی خۆیان ینی تەنانە من زۆر جار ینی حڕووکم یەگەڵێ حەزەکەم بیجوڵێنم بجوڵێت تەنان بۆی هەر ئەوە نەبێت ینی لەسەر جێگا بیا خۆ دانیشت بێت و زۆریشم خۆشە و دەستیشی ماچەکەمەوەی مەشانازی بە خاڵێکی وە گەورە و گرانەوەکەین من لە هەمووی شت خۆشتر ئەوەی لێبینی ڕۆژێکیان خاتون کافێ حەزڵمان لەبەر دەرگاکە ئەوە وەستا بوو زابط و شت بوونە ناو دوکانەکەەوە منیش چوومە ژوورەوە یعنی نەیانزانی تەوان خۆشکیم وانزانی تەنها هاتووم شتە کڕم سیرەکەم پرسیار و شتیان لێ ئەکرد بۆی ئەم بشڵەژێن و لەبارەی هینەوە حیزبی شیوع و هینی جەریدەکەیانەوە کە چۆن شاردوێتیەوە چیۆمانە ئەم خۆی نەیە بەدەستەوە بە هیچ نوێ دوای کە کافێخان ئەوە لە درزی دەرگاکەوە سەیری کرد کە هاتنە دەرەوە ئەوان ڕۆشتن بە کافێخانی وتی من بەقوتم هیچ نەترسی بەنسبەت مالی کەوانەکە کە یەکەم کەس کە زۆری خۆشەوی شێخ لەتیفی شێخ مەحموودی نەمرە بوو علاقەی زۆر باش بوو لەگەڵیا زۆری خۆشەوی دایمە کاچوو بوو لاشی ئەیخستە لای خۆیوانێ و سوابەتی لەگەڵا کردووی نییە کردووانە مالیک لە ناو سلێمانیە ینی دیارە مەشهورە ینی هەموو کە ئەمیانەی ناسن ئەو برادرانەشی کە مەسەن کاک شازاتی ڕەحمەتی هەر بە تایبەتیە هات بۆ لای ینی خۆی سەردانیە کرد کاک شازاد سایب کاک شازاد سایب تەبان کاک نەشوران عینەشت کاک ملازم عمەر حاکم قایار دکتۆر بەرهەمە زۆری پێخۆش بوو لەبەرەوەی ماڵی وان بوو ماڵی ئێمە بوو لەگەڵ مالیشتا زۆر عیلاقەی هەبووانە شتێکی زۆر خۆش بوو کە وەڵجار کە دکتۆر بەرهەمی بینی دکتۆر بەرهەم وەختی خۆی کە ڕۆشتووە قژی هەبووانێ وەنێ قژی درێژ بووانە کە بینی قژی پێوە نەبوو
هەر یەکسەر وتی های های وتی وەکوانی قژەکە مالیک دەستی کرد ئەمە لێوانە ئەوەی کە زۆر هین بوو بەلامەوانێ وەختی خۆی شتێکیشم لەسەر نووسی کاک حەمەد جەزای حاجی عەلی تەبی ئێوە هەر لە مناڵیەوە ئێمە بەیەکەوە پەروەردە بووینیوانە پێشەوەی تر بکەوێتە ئەوەی نوانە ها سەردانی کرد سەردانی مالیکی کرد مەزارێکی زۆر سیر و ینی زۆر سەرنج ینی هین بوو ینی من گریانم هات بەڕاستی دەست لە ملکردنەکەی حەمە یادی بەخێر ینی هەستە دەکرد چەنی مالی خۆشۆیە بەبەست کاک حەمەد جەزای هونەرمەندە طبعا مەرجانە شەیەکی چاوەنوارت بووم ناتیجانەکەم ویستت منی دڵناسکی شاعیر بژێرم ماتەمێکی تر دایمە بیت لەوەی ئەەکەمەوە ئەم چونگو نەژنی هێناوە نەژیانێکی بڵین وەکو ئێمۆمانان ژیانێکی وای هەبێ ئاسایی بێ یعنی لەوانەیە کە من یەکێکی سبینێ کە ڕووڵاڵێ ببینم یان کەم ئەندامێ بێ تەوان تەسیرم تێکە بەکانی ژنێدا نووسێم ئەوەندەم ژین دەوێت تا دەم دەنێمە نێو دەمێکی تر ئای بە تۆ چاری چلوان دەکرێ دەرونی پڕ لە ناسوارم خەساری بۆ دەکەی دکتۆری زانە مەرەمێکی تر برامە ژێرەوە بۆ یادام ئەمریت ئەبەدەن تەواو ژیان نابینیتەوە جارێکی تر قسە بکە ئەترافکە وتم ئەبەدەن ئاعتراف ناکەم بشم کوژن من هەر ئامادەم لەسەر کاری خۆم هەر بژی من لێرە یەکشتم بیرکەوتەوە فلیمی دڵازاکە هەموو کەسێکی ئازا ئەکەوێتە خۆشەویستیەوە مالی کەوتۆتە دای خۆشەویستیەوە لێ پرسە بەردەوام کاروان تۆ کۆمەڵە شتی زۆر جوان ڕاکێشی سوپاس تۆ من پێداڵێت من بازە خۆشەویستی نەکردەوە خۆشەویستی مقابلەیەکی کرا بەداخەوە جەریدەکەم لانەیە ئەڵێ مالیک ئەڵقەی بوچێنی نەکردە پەنجەیەوانەیە خۆی عینوانەکەی وایە عینوانی مقابلەکە زۆر جابیر لە مالیکەکەمەوانێ ئەڵێم بەرە ئەم پیاوە بەو خۆی زۆر قۆز و جوانیش بووانە تەنا ئەو حاڵەتانە نەوێکەتی عەقڵێکی زۆر باشیش ئەم پیاوە جۆبیستی یەکێک نەبوو پێی بڵێ خۆشم ئەوێت مالیک گیان وێنی کە ئێستای بینن لەسەر ئەم با بڵین کاغەزە سپێ دانراوە ئەم نووسینانە کاگمالی خۆی نووسێتی ئەمە مالیکە لە خانەکەی باوکمایە نازانم چاڵی هەڵەکەن شتێکی کرد هینێکی بەدەسەوە منیش کامێرەمان شتەکە لەو ناوە کامێری بەدەسەوتن توار ڕستمێکمان بگرێت جوانەوەنا ئەوەش خۆم لێرە ئەمە حەلاوخانی خێزانی ئینە ئەوەش مالیکە حەلاوخانی خێزانی شێخ لەتیفە شێخ لەتیفی شێ مەحموود تەبعاً ئەوەش مالیکە لە سەیرانە بۆ خۆی دانیشتووە ئەمە کاتێ ئەمە مارگرێت ئافرەتێکی مەسیحی بوو لە شۆڕشی ئەو لولا بوانە ئەمە مالی خۆیەتی بەڵێ ئەمەیان مالیک خۆیەتی ئەمە دکتۆر سدیقە ئەمە کاکە حەمەی زەینەب ئەمی شوێعی بوو ئەمە لە ماڵی شێخ لەتیفی شێ مەحمووە هینیان کردووە ڕسمەکەیان گرتووە ئەمە عیسا سوارە ئەمەیانێ عیسا سوارە ئەمەیانە وازانم ئەمە یەکێکە لە فەرماندەکانی وەختی خۆی لە شۆڕشی ئەیلولە ئەم وێنەیە چی بوو ئەمە ژوێنەی کاگمالی کە کاتێ بەفرباریەوە لە شاری سلێمانی لەم بەفرام وێنەی گرتووە وازانم کاتەیە سایرۆشتەکە لە یاوانێ ئەو کاتە لێ نەیاوە نەخێر وابزانم پێشەوە بۆ کە دایکی بە ڕەحمەت بێ بچێتە داوای ئەو کچەی کە
خۆشویست و ئەم وێنەیە لە ساڵی 1960 گیرا بەڵێ وایە بەڵێ سەیری هەموو هەواڵەکانەکات حەزی لێت لەو کاتانی کە لە هەواڵی ئەنارتیا با بڵین زۆر حەزی لە نارتیە چونکو هەموو جارێڵێن لە مێشکیان زۆر باششتی تازە دەرەکەن سپاس ئەوە زۆر دڵی پێخۆشەوە و بە تابەتی زۆر حەزی لە فلیمی هندیە زۆر حەزی لە فلیمی هندیە دایمە حەزەکە بیخەمە سەریان ئەجنێبێ کانی کە فلیمێکی بەقۆ دەبێڵێەوە بەقوتەوە وایە ئەم چۆن مەسەن چێژ لە فیلمێک وەرەگرێت کە با بڵین توانای گوێگرتنیشی نییە بۆ منە ناتوانێت گوێ لە دڵنەکان بێت چووکە فلیمی هندی ڕاستەکەی هیچێکە لەو تابعانی کە لە فلیمی هندیا زۆر گۆرانی تیا هەیە ئەم تا چەندێک چێژ لەو گۆرانیانە وەرەگری هەستی پێکات بەڵێ هەستی پێکات لەبەرەوەی کە حرەکەی تیا هەیە حرەکەی زۆر تیا هەیە لە فلیمەکانە لەبەرەوە زۆر هەست بەواکات و فلیمی ئەجنەبیەکانیش زۆر حەزی لێتی لەبەرەوەی ئەو فلیمانەوە نیە باسی سیاسە دەکات و باسی شەڕکات و باسی خۆشی و ناخۆشیەکانەکە کە چۆن بۆی بۆ تاوەتی زۆر حەزەکە سێری فلیمێ بکە کە کچێکی ئازای تایە لەبەروی کە کەسێکی خۆی ئازا بۆ ڕەنجەریش بۆ و فکرێکی شێ بۆ مەسەن فکری شیوعیوانە هەستەکەمەوانە کاریگەریە بۆ فلیمێ ببینێ کە کرێکارێکی تیاابێ ئەو نێ ماڵە فەقیرێکن و زەراعاتێکەکەن یەنە سەریان پیان لابن ئەڵێ ئەوە پاشەکانیان ئەوە پێدامە ئەوە باش نییە بەڵام بۆ ئەوان ئێتپی خۆشەکە بەقۆت بۆ سەرکەوت و بەسەر مۆزوعەکانیانە سەیرە لەیەکێک لە ڕۆژنامەکانە کە چاوپێکەوتن لەگەڵ ئەم بەڕێزایە کراوە ناونیشانێکی لەسەر نووسراوە بە ڕوخسەتی نووسەرەکە ماڵین ناونیشانێکی بەڵابڵی نووسینەکە ئاڵین مالیک لە کەس ناچێت و کەسیش لەم ناچێت دەبێ ئەم ئاشێکی هینی هەیە کە مندامەتی هەیە ویستم بۆچی لێکی بۆ دابنێم کە خۆی نەچێ وتی شتیوانی خۆمەچم بۆ ئەوەی خۆی بچێ کە بە عاشەکەی وەرگرت کە مەعاشەکەی وەرەگری ئاواکڵێ و پارەی خۆم ئەجا یەکسەر بمانیژەڵێ و هەمووشمانە لێ دەڵێ بەانی مریشی کردن سەری بڕن بابی خۆی دەڵێ لەبەرەوەی پارەی خۆمە ینی زۆر هەست بە هینەکە عیزەتی نەفسی هەیە ئەم شتانەی مالی کێ با مشتێکی خۆشتری لەوانە بۆ بجەڕمانێ شتی خۆشخۆشی هەیە تەبیعی کاتی شەڕی ئێران و عێراق هەشتاکان سەدام حوسێن وتی تاکو جووت ئۆتۆمبیل ئێمەش من و برایەکەم ئاراس دکتۆرە ئێمە ئۆتۆمبیلمان پێنە و مالیک لە پێشمانە و لەم فولکەی خاڵە حاجیە نمنم بە بارانی ژەباری ئۆتۆمبیلێکی قیادی ئەسکەری وەسا لەبەرەوەی دوکانەکەی لای حامیەوە بوو ئەسکەرەکان هەمویانە ئەن ناسی ئێمە ژوتمان وەڵام مالیگەوە بە خۆی لیا ئەوە سواری ئۆتۆمبیلە بێ و گێنە دوکانەکەی سەر نەکەو دوایی هاتم من پێم وتم و بۆ سەر نەکەوتیوان وتی حاوتیەوە بیرکردنەوەی هاتوتم بۆ وتی خەڵک من ببینێت لەناو ئۆتۆمبیلی عسکەریە وتی پێم ئەڵێن جاسوس اینجا ئاوای پێڵێ وتی پێم ئەڵێن جاسوس وەزی نابێت و عەقڵ بەکاربێنی وتی چۆرە چۆن ناو ئۆتۆمبیلی ئەوانەوانێ بەس ئەوە شتێکە لە شتە خۆشەکان لە لام ینی عیزەتی نەفسی هەیە هەموو کەسێک لەوانەیە جۆرێک لە خۆشەویستی تیابێ و نەتوانێت دەری ببڕێ و حەزی شکات هەموو ئینسانێک ئەم شتی هەیە ڕەنگە ئەم نەیتوانی بێت دەری ببڕێوانێ دەری بڕێ ئەوە یەکێکە لە هەرە شتە ناخۆشەکان کە لە ژیانیاتی کە من بیری لە یەکەموانەیە مەسەن کەسێ نەبوو دەست بێنە بەسەریا دەستی بەردەستی کەسێ نەکەوت تۆ شتێک نەوە ینی هیچ لەزەتێکی لەو بابەتی ژیانی خۆی نەبیستەوە حەزی کردوشن بێنێ بەڵێ حەزی کردۆژن بێنێ نەخواست بڵێ دایکم چۆ داوای ئافرەتێکەوە ئەم بوو بەژێ سیارەوە کە بڵێ بوو بەژێ سیارە دایکم چوو بۆ لای و لەگە کوڕی پورێکمان ڕۆشت بوون ئەم خۆی ئاگادار بوو کە دایک چون یەکتریشیان بینی و کچەکە زۆر جوانیش ببوو ئەمیش بەدڵ بوو ئەویش ئەوی بەدڵ بوو کەواتە ئێمە نێنەکەمان کەشف کرد کاگمالی کەوتۆتە دایی خۆشەویستی و ئەبێ خۆی بۆمان باسکات ژیان وای لێ کرد هەموو شتەکان بە با بچێت کە کاتێت دایکی چۆت دەداوای کچێک بۆ مالکی کاک مستەفا تووشی حادیسەی سیارا بێ پێی بڵێ کچەکەی خۆشەویست خۆشمەویست
خۆشمەویست. ئێستاش لە یادەوری تۆیان ماوە؟ نانە بێجگەل و کەسی تری خۆش نیست و لە کاتی گەنجێتیە؟ نەم کردووە یعنی زۆر پێداگری لەسەرەوەکە کە خۆشەویستی نەکردووە. مەرجیانە شەیەکی چاوەنوارد بووم ناتی جانەکەم ویستە منی دڵناسکی شاعیر بژێرم ماتەمێکی تر. ئێمەش هیوادارین لە کۆتاییە تەمەنی کاکمالیک و خوشە گەورەکەی و کاکازات تەمەند درێژ بن و خوا بۆ ئەم شاریان بێڵێت و سپاسیان دەکەین بەخواتان ئەسپێرین. سوپاس بۆ بانانیگە. سپاس بۆ تۆش کاروانگە.